نەناردنی موچە لە بەغدادەوە ئەگەر سزادانی خەڵکی هەرێمی کوردستان بێت یاخود دەرئەنجامی نەسازان و پابەند نەبوون بە ڕێکەوتنەکان بێت لە نێوان هەرێم و بەغداد دەرئەنجامە خراپەکەی تەنیا لەسەر شانی فەرمانبەر و مامۆستای هەژار و کرێچیە و هیچ بارگرانێک لەسەر شانی بەرپرسانی هەرێم و منداڵ و نەوە و کەسوکاریان دروست ناکات. ئێستا وەک پیشەی هەموو جارێکیان بەرپرسانی هەرێم دەڵێن بەغداد بە بڕینی موچە و قوتی موچەخۆران ستەم لە خەڵکی هەرێم دەکات، بەڵام وا دیارە لە بیریان چووە کە سەرۆکۆمارێکی کورد و لەشکرێک پەرلەمانتار و وەزیر و گزیری کورد لە بەغدادن و هەموو مانگێک بە تەوتین موچەی موفتی زەبەلاح و ئیمتیازات بۆ خۆیان وەردەگرن. ئەوان کە بە حساب نوێنەری خەڵکی کوردستان و پێیان وایە موچەخۆرانی هەرێم لەژێر جەبری سوکایەتی و شکاندنی کەرامەت و هەژاری و بێموچەییدا دەیگوزارێنن، بۆچی واز لە پلۆپۆست و موچەکانیان ناهێنن لە بەغدا ناکشێنەوە و بێنەوە بەرەی خەڵک. دەسەڵاتدارانی هەرێم هەمیشە لە کاتە هەموار وەسیارەکاندا بە وشەی زبر و دوور لە ئەدای حکومڕانی گێچەڵ بە بەغداد دەکەن، وتیان قوبوڵی ناکەین چیتر موچە و بژێوی خەڵکی یاری پێ بکرێت و وەکو سوڵکەر مامەڵەمان لەگەڵدا بکرێت. ئەوە تا ئێستا بەغدا موچە و بودجەی کوردستان نانێرێت. فەرمون ڕوونی بکەنەوە پلانی کردەییتان چییە؟ ئەم شێوەی ڕفتاری کە لەگەڵ موچە لەگەڵ ملەتی کورد دەکرێت لەگەڵ خەڵکی کوردستان دەکرێت لەمەودا وەکو مانگەکانی پێشوو کردویانە بە هیچ شێوەی قبوڵ نییە. چۆن قوبوڵی ناکەن و دەڵێن یەکەم کەس دەبین بەرامبەر بە بەغداد چاکەڵ دەگرین؟ قوبوڵ نەکردنەکە تەنیا عیبارەتە لە دروشم و وتنەوەی وتاری حەماسی یان دەست بۆ پارەی ژێرزەمینەکانتان دەبەن و موچە دابش دەکەن و ناهێڵن میلەتەکەتان وەک دەرۆزەچی دەربکەوێت، یان وەک پیشەی هەمیشەییتان داوای دانەخستنی دەرگای حیوار لە بەغدا دەکەن، یاخود کارتی فشار و ڕیفراندۆم و گرتنەوەی ئاوی بەنداوی دەربەندیخان و دووکان بەکاردەهێنن. جارێکتر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێزولایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حیوار دانەخەن. دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دوای 33 ساڵە حکومڕانی نەک هێشتا فێری ئەدای حکومڕانی و ئیدارەدان و بەڕێوەبردنی وڵات نەبوون، بەڵکو بوونە تەمایی ماڵوێرانی و لە دەستدانی بەشێکی زۆری خاکی هەرێم. دروستکردنی دایان قەیرانی دەستکرد بۆ میلەتەکەیان و ئەنجامدانی مامەڵە و گرێبەستی نایاسایی و گوماناوی کە هەم بەغدادی تووڕە کرد و هەمیش هەرێم دەچێتە ژێر باری قەرزێکی زەبەلاحی کەڵەکە بووەوە کە دوجار موچەی 8 مانگی موچەخۆران لە دووڕیانێکی بێوەڵامدا خۆی دەبینێتەوە.